ڕۆژتان باش السلام علیکم. من توانە حەمەم پسپۆڕەکەم ئەتنۆمیزیکۆلۆژیە ساڵانێکی زۆرە دەربارەی موسیقای کوردی ڕیسێرچەکەم بۆیە هەر پرسیارەکانیشم لە چوارچێوەی موزیکی کوردی و ئازەریا بێت. ئەمڕۆوەی کە باسمان کرد من بە شانازیەوە بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ لە بەردەمی کەسێکی موزیسیانێکی گەورەی ئازەربایجان ئاوەستم کە خۆم زۆر جار گوێ لە بەرهەمەکانی ئەگرم. پرسیارێک هەیە کە ئێمە لەمڕۆیە لە ئاستی زانکۆی ئەمریکا قساکەین ئەبێ قوڵایی قسەکانیشمان لە ئاستی زانکۆیا بێت، نەک تەنها ئێمە قەتماغەیەکی مۆسیقا قسەی لەسەرکەین. قوڵایی مۆسیقا هەچەنە و برادری کە لە پێشتراوتی ئەمڕۆ چین ناو قوڵایی قسەکردن لەسەر مۆزیکەوە، بۆیە منش بەڕاستی ئەمە لە قوڵایە قسەکەم نەک لە تەنکایەکە ئەبێت. ئێمە مێژوویەکی دێرینمان هەیە لەگەڵ ئازەریەکانە کە مێژەکەی گەڕێتەوە بۆ 1923-1929 کۆمارێک هەیە لە بینی ئەرمینیا و ئازەربایجان بە ناوی کوردستانی سوور. بەپی ئەو داتانی کە هەیە سەتای هەفتای ئەو ناوچەیە کورد بوون. کوردەکان مێژوویەکی دێرینیان هەیە لەو ناوچەیە. ئایا ئەو موزیکەی کە لە دوای ئەوەی لە دوای نەمانی ستالین و لینین کە کوردەکان پراگەندەی وڵاتانی ئەو ناوچەی یەکێتی سۆڤێت کرا، ئەو کوردانە کللتورێکی زۆریان بەجێژ لەوێ، بەشێک لەو کوردانە هێشتا لەناو ئازەربایجان ماونەتەوە. تا 1984 زۆرێک لەو کوردانە داوای جنسێبوونی کوردیان کردووە. ئایا مۆسیقای کوردی چ ڕۆڵێکی هەیە لەسەر موزیکی ئازەری؟ بەڕاستی هەنێک کاک هەژار تۆزە دووری خستەوە برتی بۆ تەبرێز کە ئێمە لە بینی ئازەربایجان و ئەرمینیایە وڵاتێکمانەیە ناوی کوردستانی سوورە کە لە 1929 ئەم دەوڵەت تۆچکەیە نەما لە ظروفێکی سیاسی ئەو سەردەمە پێویستی کردو. ئێستاش ئەو کوردانی کە لەو ناوچەیان دڵنیام کە ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە بواری ئەدەب و موزیک و زۆر لایەنێکترا، بەڵام لەژێر ناسنامەیەکی ترا هەروەکوەی کە ئێمە کوردستان چوار بەشە و بە هەمان شێوە کوردەکانی وێش بە جۆرێک پەراگەندە بوون. پرسیارەکەی منەوەیە ئایا وەکو تەمەنی نزیکی 6 ساڵی خۆت لە بواری موزیک و گۆرانی ئازەریە مۆسیقای کوردی چ کاریگەریەکی لەسەر تۆ؟ ئایا چ زانیاریەکی هەیە دەربارەی موزیکی کوردەکان لە ئازەربایجان؟ ئەمە دەرفەتێکی زێڕی نەبووە من کە لەگەڵ گەورەترین موزیسیانی ئازەریا قسە بکەم کە بزانم توراسی کورد لەو ناوچەیە چییە. دوو پرسیاری دووەم بۆی کاتان زۆر نەگرم ئەوەیە کە مۆسیقای ڕووسی بە تایبەتی یەکێتی سۆڤێت کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو لەسەر گەشەپێیانی مۆسیقای ئازەری لەبەرەوەی کە خۆتان نەزان لە بواری مۆسیقای کلاسیکا ڕووسیا بە دەورانێکی مێژووی زۆر باشە تێپەڕی لە دوای 1990ەکانەوە. ئایا مۆسیقای ڕووسی کاریگەری هەبووە لەسەر مۆسیقای ئازەری بەو ئاستەی کە تا ڕادەیەک مۆسیقای ئازەری ئێستا لە ئاستێکی زۆر باڵاترە لە ڕووی شێوازی مقامات بوو تەواو قسەکان تاوا بوو لە ئاستێکی باڵاترا خۆی دوێنێ. ئەمە ئەو دوو کاریگەریەم بۆ ڕوونکەیتەوە زۆر سوپاس دەکەم. ئەگەفریای تەرجمە کەوت وەڵاهی داوی لە بردن لە دەست پێ گوتم تۆزە یەواش پرسیاری لێ بکەن فەقیرە. وەڵاهی منیش ویستم کاتی خەڵکی تر نەخۆم بۆیە ئەمویست پرسیارەکانم هیوادارم تێگەشت بێت لە پوختەی قسەکانم. دوو پرسیاری ئاسانە: مۆسیقای کوردی چ کاریگەریەکیە لەسەر مۆسیقای ئازەری؟ مۆسیقای ڕووسی چ کاریگەریەکیە؟ زۆر سوپاس. تمام باش تمام ئوستا بە کورتی ئەتەوێ جوابی کاکتوانە بێت. تمام 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 çok teşekkürler. زۆر سپاس. کەسێکی زۆر بەوزە بوو بۆ ئەو وەڵامی کێوە بداتەوە کەسێکی زۆر خوێندنەوار و زانا پێویستە. بەڵام ئەم مۆسیقایانە ئەم گەلانە کاریگەریان لەسەر یەکتر لەلایەنی زانستی و ناتوانم بەڵام ئێمە بەگشتی لە ڕادیۆ کاتێک گوێمان لێ دەگرت تاکو لە فڕۆکەخانەوە هاتی مۆرە کەسە گۆرانیەکی دەگوت، یعنی کەسێکی بەتەمەن بوو، کەسێکی زۆر بەتەمەن بوو، بەدەنگیەوە دیار بوو، بەڵام یەک شتێکی زۆر باشی دەخوێندەوە کە من لە خۆم بێهۆش بووم. ئەو ئێوارەیە ئەو کەسێک کە ئێمەی بان کردهبوو وتمە و چێوتی نازانم، کورد بوو، بە کوردی گۆرانیە دەوت. یعنی
ئەمە موسیقیش گۆزەل ئۆڵاندا ئەو کاتێک کە مۆسیقا باش دەبێت بە دوای ناسنامەکەی ناگەڕێت تەنیا گوێ لەوە دەگری بچەوێت نەتەوێت ئەمانە تێکەڵ یەکتر دەبن بە یەکتر ینی کارگەریان لەسەر یەکتر دەبێت لە ڕووسەکانیش و مۆسیقای ئێمەش ئەو کات ئەو کاتە ڕووسەکانی ژانی من سرم لە سیاست دەرناچێت بەڵام سیاست بۆی دەکرد کە ئەمە مۆسیقای ئازەربایجان لە شەرق جیا لە ڕۆژهەڵات جیا بکەتەوە زۆر هەوڵی ئەمەیدا بەڵام ڕاستە کە هەندە کاریگەری هەبوو بەڵام ماقام جارێکی دیکە ئەو زیندووبوونی خۆی جارێکی دیکە دروستی کرد بەشدارە بەو زیندوەتی خۆی.